بازار جمەی دێ لە هاوڵاتی، بەڵام بەرزی نرخی کاڵا و پێداویستیەکانی ڕۆژانە بازاڕی سست کردووە. ئەمە هەموو پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانە کە ڕۆژانە بۆ خواردن بەکاری دێنن، بەڵام زیاتر لە مانگێکە تەواوی ئەم پێداویستیانە نرخەکانیان بەرز بۆتەوە بە جۆرێک کە برنج بۆ هەر فەردەیەک 20,000 دیناری چۆتە سەر. تەنانەت یەک کارتۆن زەیتی لەم شێوازە پێشتر کە بە 40,000 بوو بێ ئێستا بووە بە 60,000 دینار. ئەمەش بارگرانێکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. کاسبکاران دەڵێن بەرزبوونەوەی نرخی کاڵا و کەلوپەل و پێداویستی ڕۆژانەیان بازاڕی پەک خستووە. ئەو گرانی ئێستا بەڕاستی هەموو تاو بازاری ڕاگرتووە، بازار زۆر ناخۆش لە بەراورد بە زەیت دەبەزەیتێک کە بە 1950 بوو ئێستا 3.5 دەکەوێت 1 لیتری بە 600 گرامی هەیە بە 2.5 دەکەوەکو بازار ڕاگرتنێکە بۆی دێ هەندێک خەڵکە بۆی ئەو پارێکە پێێتی کەمێکی بەشی ئەوەی کاکە ئەو ژیانیش پێ بڕێوە بچێت دەناوەکو ژیانەکە قورس بوو لەسەر هەموو خەڵکێکی. پێشتر عالم پێشتێکی پێ دەکرێت ئەو دەبەزەیتە 125 گرامە لە 3.5 کەمتر پێم ناپێش لە پێشتر بە 1000 ڕوپی بوو یا 3.5 تا 3 چەندی فەرق کاکە وەنیە هەمە حوسەتی بە 2 بوو بە 1.5 بوو ئێستا کەنە لە 3 کەمتر پێم ناپێش. هاوڵاتیان سەرەڕای ئەوەی پێیان وایە بەرزبوونەوەی نرخی پێداویستەکانی ڕۆژانەیان تووشی بارگرانی کردوون، لە هەمان کاتدا دەڵێن پێویستە حکوومەت چاودێر بێت تاوەکو بازرگانەکان نەتوانن نرخ بەرز بکەنەوە. پێویستە حکوومەتی هەرێم بۆ خۆی دیژنەی ڕقابەتدا بنێ لەسەر خاڵە سنووریەکان، لەسەر کۆگاکان، لەسەر جملە فرۆشە زەخمەکان پێداچوونەوە پێ بک بە نرخەکانی. ئایا پێشتر بۆ ئەوەندە هەرزان بووە بەڵام لە خلالێکی کەم بە 20,000 لەسەر دۆلاری ئەوەندە نرخ چوویە سەرێ. سەیری ئەو خەڵکێکە دێت و دەڕوا بێ ئەوەی باغەڵی دینارێکی تێدا بێت بێجەوە بێزەوقە ناتوانێت قسە لەگەڵ ماڕونداڵەکەی بە شێوەیەک بجوڵێتەوە لەبەر ئەوەی شتەکان وا گران بوون لە ئەقلیستان دانەماوە. کەلوپەلەکان بە شێوەیەکی بەرچاو نرخیان بەرز بۆتەوە مەسەرەن هەر لە خۆراکەوە بگرە هەتا گاتە میوە و شتەکانی تریش بەگشتی نرخیان بەرز بۆتەوە بەش کاریگەری زۆری هەیە لەسەر هاوڵاتیان بۆی بێن شتەکانیان بکەن. بەرزبوونەوەی نرخی خۆراک و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان لەلایەک و بەنزینیش لەلایەکی تر هاوڵاتیانی تەواو نیگەران کردووە و پێیان وایە جارێکی تر گرانی ڕووی لە هەرێمی کوردستان کردوتەوە کە ئەمەش کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.